وەرە يعني تۆ سێریکە يعني تۆ من نازانم يعني بەڕاستی چۆن تعبیر لەم مەسائلانەکە باشە يعني ڕۆژانە ئێمە شتی وایەتە بەردەستمان عین بەس بیر ئەەکەمەوە کاکە ئەم ژنە بووە ئاکات باشە واللهی پیاوەکە هیچ عیبێکی نییە سوێن بەخوای گەورە يعني قابلی هەموو شتێک بووە لە قۆزی و لە جوانی و لە هەیکەل و لە باڵایە ماشاء الله يعني لە تەک منەوە وەساوە يعني هەر ماشاءالله بوو باشە سەیری سیارەیەکەی ماشاءالله سیارێکی زۆر جوانی پێیە يعني هەموو مواصفاتێ لەم پیاوەیە هەیە يعني ئەم ژنە گرگنە کە چەڵەی چووە خیانەتی لێ کردووە ئەخە کە پرسیاری لێکەی کابرا ئەداتە سەر خۆی ئەڵێ مامۆستا من چوار مناڵم هەیە ئیسا نازانم ئەم مناڵانم لە کێیە سوێن بەخوای و مامۆستا نازانم ئەم مناڵانم لە کێیە بەس پێم بڵێ جزدانەکەی بزانە بای چەنی پاریتیایە بەس جزدانەکەی سەیریکە سەعاتەکەی دەستی سەیریکە مامۆستا ئەو جلوبەرگەی بای دووسێک گڵایە بەس لە ماش دیمۆڵ بۆم کڕیوە بەس پێم بڵێ ئەمە لە چی کەمە لە ڕێگەی سناپۆ زەلامە هێنێتە ژوورەوە بەس پێم بڵێ ئەمە بۆ چی وای کردووە ئەنجا ئەو ڕێزەی من لە دایکێکرم ئەو ڕێزەی من لە باوکێکرم لە براکانی ئەگرم بۆ خاتی خوا مامۆساییان وەڵی لە خەوا بوومە کاتی هەستاوم سیرەکەم بۆ خاتی خوا مە سیرەکەم خەریکە نامی ناشرین و ڕسم و ڤیدۆی ناشرین بۆ پیاوی خەڵکە نێرێت کابرا ئەداتە سەر خۆیان وەکو مریشکی سەربڕا و هەڵ ئەپەڕێ لە ناو مزگەوتەیە ئەڵێ چیم لێەکەی بەس پێم بڵێ ئێستا من چۆن بڕۆم بۆ دکتۆر بڵێم کاکە فەحسی دیەنێنی ئەم مناڵانم بۆ بکە مناڵانە ئەبێ لە کێ بێ مامۆساییان ئیتر لەمە بەدووە بە گومانیشم لە مناڵەکانی خۆم خۆ ئاگای لێ نازانی لەگەژ نابڵێ چی وەڵا مامۆستا بەس بە ئەمجارە لێم ببووریت ئیتر بەخوا قۆندەرەکانی ماچەکەم بە ساقەی دڵێ بم ئیتر قەت خیانەتی لێ ناکەم ئەگەر دەسەڵاتت ئەبێت ئەگەر دەسەڵاتە ئەبێت اینجا سبحان الله ئەوەی کە خیانەتی لە پیاوەکەی نەکرد سیقەی پێ مەکە سبحان الله بۆ هەتایە لە ناخیایەتی ئیلا مەگەر ئەو کەسە بۆ خۆی یعنی لە ناخە تەوبەیەکی یەکجاری بکات بگەڕێتەوە تێگەی اینجا زەلامی ئێستاش ئایش ئەڵێ ئەوە نەخۆش باوەڕاڵێ دەتەوە مادام پێی نا بە هەڵەکانی خۆیان ئیشەڵڵا جارێتە هەڵی وا ناکاتەوە گوڵەکە ماچی شێکەوێشە ئەو داوای لێبوردنی دەکات ئەرە وەڵڵا کورەوە ئەبێنیە لە سەد لاوە عقوبەی بدەیت لە ڕووی نەفسیەوە جارێ ئەبێ مۆبایلی لێ بسەنیت بۆ ئەبەدەن ئابدین مۆبایل نەگرێتە دەسێەوە مەرجی دووەم نێڵی بڕاتە دەرەوە ئیلا لەگەڵ خۆتانە بێت اینجا هەموو سوچی ماڵەکەتی لێ بکەی بە کامێرە کامێرەی سەوتی دەنگی ڕەنگی بە ئەنواع شێوە یعنی عقوبەی نەفسی بیت تێگەیشتی اینجا لەگەڵ کەسوکارەکەیە دانشی مەرجی کورسی بۆ دابنیت معقولە پیاوێکی بەڕێز بە ڕەنج و بە عەرەقەی ناوچەوانی بڕوە خزمەتی ئەم ژن و ماڵ و مناڵەکە ئەویش بڕوە لەگە زرتە زەلامێکە خەریکی ڕابواردن و داوێن پیسی بێت ئەمە ناو ئەنی چی خەوەڵڵاهی ئەمە سەیب یعنی نازانم اینجا یعنی نوکتە خۆشەکەش لە ئەمەیە وەڵا لە جامیعەش بە خۆشەویستی شوم پێی کردو مامۆساییان ئەی یاخوا لا دڕەشەوە بێ کشەکە یاخوا لا دڕەشەوە بێ بۆ خاتری ئیسمی عەظەمی يا أخوة لا ترشوا بي يا رب العالمين.